کەلەکچی یەکە ژە مەزنترین ناحیەن کوردستانê lê biçûktirîn nahyeya ji royê xizmetguzarî ve beşek ji welatiyên bajarokê kelekçî li Sunûrê qezaya Şêxan gazindeya kêmiya projeyên xizmetguzariyê dikin û daxwaz dikin ku hikûmet zêdetir xizmeta deverê biket. داواکاریمان لە حکوومەتی هەرێم ئەوەیە کە چاوێک بەم کۆمەلگایە بێنێت و فەرعەکانی کە قێر نەکرایە خو چیمەتۆ نەیە خو خزمەتگوزاری بۆی نەکرایە لەمە دووە پلانیان هەبێت و چاکسازی بکەت و کۆلانەکان لە نەبوونی قێر بکات بە قێر و هیوادارین ئەو بجێ بۆ نەحەی کەلەکی سەرف کریایە حکوومەت بە زووترین کات پلانی دارێژیت و پارێکە بگەیەنێت بە بلیندەرەکان و بۆ ئەوی کە چاکسازی بەم کۆمەلگایە بکات. بێویدانی حکوومەت هاریکار شەعب بێت و ئەی کۆلانانە هەمی بۆمان چاکەت و هێشتا زۆرتر بۆمان چاکەت و کۆلان کەلەکچی زۆر گەلێک زۆرە و چالە کردیایە دەخوازین بۆمان هێشتا زیاتر چا بکەن. سەرۆکê Bajarvaniya Kelekçî dibêje bajarvaniya me li ser pêşîneya mehaneya xwe her care xizmetguzariyê digehînîta taxe ku berdewam e li ser sabkirin û qêrkirina taxên navnahiyê. پلان نییە ئێستاش یەک لەوانەی چۆلەکانی کارەکانی کە دەیکەین ئەوەیە سەبکردنی جادە بە کۆنکریت بە ئوستوری 20 سانتیم نزیک بە ڕووبەری 1000 متر دووجار ساوکردنی جادەکان سەبکردنی شۆستەکان دروستکردنی ئاوڕێژ کڕینی مشەبەک و مەنۆڵ دروستکردنی ئینلێتەکان بۆ ڕاکێشانی Kelekçî li sala 2013 bûye nahiye û nêzî 45,000 welatî lê dijîn û zorbeya taxên kelekçî nehatîne qêrkirin. Bajarvaniya Kelekçî jî îro hin taxên navnahiyê sebkirin û projeya Sindoqa Avrêjiyê gihandina wan taxan. Taif Goran, NRT, Nahiya Kelekçî.